کاری خێرخوازی هەر بەتەنها سەرمایەدار و خواپێداوەکان نایکەن. ئەوە تا لە سلەیمانی چایەتیەک نەوت بەسەر ماڵە هەژارەکان دابەشەکات. لە هەولێریش بەهۆی بوونی جورجەوە کار و کاسبی لە بازاڕێک شێواوە. سڵاوتان لێبێت. لە هەرێمی کوردستان کاری خێر و بەهاناوەچوون لەو پەڕی گەرم و گوڕیدا ئیشەکەش هەر دەوڵەمەند و کۆمپانیاکان نایکەن. ئەوە تا چایەتیەک لە شاری سلەیمانی بەم زستانە لە خەمی ماڵە هەژارەکاندایە و هاوکاری خێرخوازان و سەرمایەداران سەدان دەبەنەوتی بۆ کۆکردوونەتەوە. بەختیار سدیق ئەو پیاوە چایەتیە بە 1964 وێت دەیانەوێت بەو شێوەیە هاوکاری خەڵکی کەم دەرامەت و خاوەن پێداویستی تایبەت و ماڵە هەژارەکان بکەن و بە هاوکاری خێرخوازانی ناوخۆ دەرەوەی وڵاتی شەوکارەیان کردووە. دابەشکردنی هاوکاریە کامڕۆ لە سلەیمانی کرا و هەر ماڵەی 5 دەبەنەوتی پێدرا کرێی تەکسیشیان بۆ درا بۆ ئەوەی نەوتەکەیان بۆ بگەێن نەماڵەوە. دەشڵێت هەفتەی ڕابردوو 400 دەبەنەوت و ئەمڕۆ 600 دەبەنەوتیان بە سەر ئەو هاوڵاتیانە دابەش کردووە و دەشڵێت بەردەوام دەبن لەو ئیشا خێرخوازیان. بەم زستانە لەخوا بە زیاد بێ بەفرێکی زۆر باریوە ئیتر لەگەڵ ڕەحمەتەکەی بینی خۆمان بێت کێشەی هاتوچۆشی دروست کردووە. ئەوە تا لە 7 ڕۆژی ڕابردوودا هەشتیمی بەڕێوەبەرایەتی چاکردن و پاراستنی داری ڕاپەڕین لە کاردان بۆ پاکردنەوەی ڕێگاوبانەکانی سنوورەکەیان لە بەفر، بەڵام هێشتا کاتی زیاتریان پێویستە بۆ ئەوەی سەرجەم ڕێگاکان پاک بکرێنەوە. ڕێگای مەرزی چێلێش ئەمڕۆ سبەی پاک ئەکرێتەوە. محەممەد ناسر ئەندازیار لە بەڕێوەبەرایەتیەکە بە 1964 وێت هێشتا هەفتەیەکی دیکەیان پێویستە بۆ ئەوەی سەرجەم ڕێگاکان لە بەفر پاک بکرێنەوە و تیشی پێشتر ڕێگاکانیان پاک کردبووەوە، بەڵام بەهۆی دووبارە بارینەوەی بەفر جارێکی دیکە ڕێگاکان گیراونەتەوە. لەبارەی ڕێگای مەرزی چێلێش ئەوەندا زیارە دەڵێت دوێنێ دەستیان بە کار کردووە ئەمڕۆ و سبەی نێش پاکردنەوەی ڕێگاکە تەواو ئەبێت، هەرچەندە تاکو ئێستا لە دیوی ئێرانەوە دەڵێت پاک نەکراوەتەوە. ئاماژەی بەوەش کرد ڕێگا سەرەکیەکان کە پاک کراونەتەوە بریتین لە ڕێگاکانی گوندی شوێنێ، بناری قەندیل و گوندەکانی دۆڵی خۆشناوەتی و هەروەها ئەو ڕێگایشیان پاک کردوێتەوە کە ئیدارەی ڕاپەڕین بە پارێزگای سلێمانی ئەبەستێتەوە. جرت یان وەک ئەوەی کە هەولێری پێی دەڵێن جورت دوکاندارانی بازاڕی سوورسیانی لە دامێنی قەڵا هەراسان کردووە، وەک خۆیان ئەڵێن ژیانیان نەماوە بەدەست جورتەوە. پەیامنێری 1964 سەردانی بازاڕەکەی کرد. لەوێ محەدین محەممەد دوکاندارە دەڵێت چەند جار تەڵە دانین ئەوەندە جار جرس دەگرین. تەنیا لە ماوەی هەفتەیەکدا 4 بۆ 5 دانە جورجی بە تەڵە گرتووە. دەشڵێت زیانی زۆری پێگەیاندوین و بەڕادی ئەو ئەشای ناو دوکانەکەیان هەمووی خواردووە. محەدین زۆر بێتاقەتە، بەڵام چاری ناچارە هەر دەبێت جورجەکان بگرێت و دەڵێت کە دەیانگرین دەیان بینە دەرەوەی شار و لەوێ فڕیان ئەدەین. بە قسەی دوکاندارانی بازاڕی سوورچی پیاوێکی لێ بە ناوی مام لوقمان لە هەمووان چالاکترە بۆ جورزگرتن و شارەزاییەکی باشی لێ پەیدا کردووە. مام لوقمان ئەڵێت شەڕم لەگەڵیان دەست پێ کردووە و تەنیا لە ماوەی 1 مانگدا نزیکەی 30 دانە جورجم لێگرتوون. ئەمڕۆ ئاهێک بە دڵی خاوەن ششتنگەکانی ئۆتۆمبیل داهاتەوە و کارمەندەکانیشیان کەوتنەوە کار، چونکە ماوەی 2 هەفتە بوو بەهۆی شەپۆلێکی فراوانی باران و بەفربارین ئەوانیش بێ ئیش بوون و هیچ کەسێک مەرحەبای ناکردن. ئەمڕۆ کەش و هەوای هەولێر خۆش بوو، خۆریش بە دەرەوە بوو، ئیتر ڕۆژی کار و کاسبی بوو. ششتنگەکانی ئۆتۆمبیلیش دەرگای کاسبیان بەڕوودا کرایەوە. ڕێبەر شکر خاوەن ششتنگەیەکی ئۆتۆمبیلە لە هەولێر بۆ 1964 دەڵێت لە شەممەی ڕابردووەوە کارمان نەکردووە چونکە 1 ئۆتۆمبیل نەدەهات بۆ شوشتن لەبەر ئەو باران و بەفرە، بەڵام ئەمڕۆ ڕاوەستانمان نەبووە و هەر ئۆتۆمبیلێک دێت 10 کیلۆ قوڕی پێوێ و ئیتر ئێمەش دەبێ پاچیان بکەینەوە. ڕێبەر دەڵێت ئەمڕۆ تەنیا لە غەزلەکەی خۆمان زیاتر لە 50 ئۆتۆمبیلمان شوشتووە و هیتریش دێن و تا درەنگانیش بەردەوام دەبین لە کارکردن. لە ئیدارەی گەرمیان بە تایبەتیش لە کفری مۆزەخانەیەک هەیە. مۆزەخانەکە یەکێک لە مامۆستاکان وەکو کەسێکی خۆبەخش دروستی کردووە. چۆن ئەو مۆزەخانەیەی داناوە؟ 1964 سەردانی مۆزەخانەکەی کردووە. مامۆستاکە ماوەی 12 ساڵە ئەڵێ ماڵ بە ماڵگەڕاوم بۆ کۆکردنەوەی ئەو کەلوپەلە کەلەپوری و مێژوویانە تاکو
توانیوێتی مۆزەخانەکەی بۆ خۆی ئاوەدان بکاتەوە. لە ناو مۆزەخانەکەیدا هەندێ بەشی تایبەتی هەیە، لەوانە ژووری وەزیرەکانی هەیە، ئەو ژوورە تایبەتە بەو کەسانەی کە خەڵکی کفری بووینە و پۆستی وەزیریشیان هەبووە لە پێشدا. دیارە دیکۆمنت و ئەو شتا مێژویانەی کە تایبەتن بە وەزیرانە لەو بەشەی کۆکردوونەتەوە. هەروەها ژووری پیشەگەرانی هەیە، ژووری جلوبەرجی هەیە، هەمان کاتیش بەشی خەنەبەندانی هەیە کە تایبەتە بە ئافرەتان و بابەتی هاوسەرگیری. ئەڵێ بەردەوام ئەبم لە کۆکردنەوەی کەلوپەل و ئەو پێداویستیانەی کە مێژوویین یاخود کە کەلتورین بۆ ئەوەی زیاتر بتوانێت مۆزەخانەکەی ئاوەدان بکاتەوە. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن، کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.